بەرنامەی گەشتوانی ئەم جارە لەگەڵ گروپی کچانی شاخەوانی بێلایە هاتوین بۆ ئەم ژینگە جوانەی شیوە شێخان. ئێرە شیوە شێخانە. شیوێ شێخان شیو یان دۆڵی شێخان دەکەوێتە بناری چیاکانی حەسەن بەگ و سەری بەرد. ئەم شیوە لە گوندی شێخانی سەربا قەزای سۆران دەست پێ دەکات و بەرەو بناری چیای حەسەن بەگ هەڵدەکشێت. با نزیکەی 15 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی سۆران. لە بەهاراندا دیمەنە جوان و دڵڕفێنەکانی سەرنجی گروپە شاخەوانی و گەشتیاریەکان ڕادەکێشێت. ئەم شیوە پڕ لە تاڤگەی جوان و دار و سەوزاییە کە ژینگە و سروشتی ناوچەکە جوانتر دەکەن. لای ڕاستی شیوی شێخان گوندی هەسنان و لای چەپیشی گوندی سەری بەردە. ئەم ناوچەیە بە ناوچەیەکی گرنگدا دەنرێ بۆ گژوگیا بەهاریەکانی وەکو کەنگر و ڕێواس و هەتا دوایی. بەرهەمە کشت و کاڵی و باغەوانیەکانی بریتین لە گوێز، هەنار، خیار، تەماتە و بەرووبوومی دیکەی کشت و کاڵی. شانازخان بەرپرسی گروپی کچانی شاخەوانی بێلایە لە سۆران. ئەم گروپە بەتەنیا بەس لە کچ پێک هاتوو ئەندامەکانی. ئەنجا بزانم بۆ ئەکەن ئەم جەماعەتە. شانازخان بیرۆکەی دروستکردنی گروپێک کە تایبەت بێ بەس بە کچان بۆچی؟ من وەکو بەرپرسی گروپی شاخەوانی کچانی بێلاو هەستاوم بە دامەزراندنی گروپێک بە تایبەت بەس بە ئافرەتان لەبەرەوەی دەگمەنەوە ینی ئافرەت وا مرتاحترە کە بە تەنیا گەشت بکە بە خۆشتریشە حەزەکەم ئافرەت زیاتر بە هێزەوە دەربکەوێت و زیاتر ئابشتی من بۆ ئافرەتان ئەوەیە ئافرەت ناتوانانی لەگەر عادەتەن کولتوری کورداواری خۆمان ئاوایە ئەس ناکەن لەگەڵ پیاوەستن و دانیشتنەوانە. بۆ من زۆربەی گروپەکان هەموو نەکە زۆربەی هەموو گروپەکان تێکەڵن لە کچ و کوڕ تێکەڵن لە ئافرەت و پیاو. بۆچی ئەو جیاکاریە؟ سبب چییە؟ و زۆریش بە مرتاحی بێکەوە کەمپینەکەن بێکەوە ئەڕۆنە سەر شاخ دێنەوە نانەخۆن بێکەوە گەشت ئەەکەن ئەندامن لێ گروپە. ئەم جیاکاریە بۆ؟ ئەمە جیاکاری ناکەین بەحکومیەوەی کە برێن جیاکاری بخینە بینی کچ و کوڕنا ئەوەمان ناوێت بەس لە چۆن لە کوردواری خۆمەوە ڕاتوینە بە ئافرەت پێش بە پیاو بەستێ. بەڵام من هەستان بەوەی کە جیاوازتر دەرکەوین کە ئافرەتش هێز و توانایەکی زۆر باشی هەیە لە ئەوەی بتوانین لەسەر پێی خۆ بوەسی هیچ ئەتانێت ئەوە دەرخەن بۆ پیاوان بۆ کۆمەلگا بڵێن ئافرەتیش بە تەنیا ئەتوانێت بچێتە ئەو دۆخە سەختانی کە بە حساب جاران بەس تایبەت بوو بە پیاو. بەڵێ بێگومانەمە ئەو شتەمان کردێ لەبەر ئەوشمان ئامانجیمەش ئەو دانانی ئەو گروپی ئەو شتەیە. لەوانەیە گەر بڵێم ئەوە نابی ئافرەت بتوانانی لە پیاوانش بەهێزتریش ئەو شوێنانە ببڕێ هەندێک شوێنی هەیە پیاو ناگاتی ئێمە توانی زۆر بە ئاسانی بگەین. یعنی ئەهێزی خۆمان دەرەکەین لە ناو کۆمەلگە کە بزانانی ئافرەت چەند بەهێزە و چەند بەتوانەش. دەری خان بینیم لە باجەکەت نووسراوە پاش ڕەو لە هاتنەکەشمانە تۆ لە دوای دواوەبی. ئەرک و بەرپرسیارەتی تۆ لەناو ئەم گروپات چیەوە پاشەوە؟ پاشە وەکو لە ناوەکەی خۆی دیارە کۆتا کەسە و ئەرک و بەرپرسیارەتی پاشە ئەوەیە کە چاودێری گروپەکە دەکات بۆی کە شتێک بەجێ بمێنێت یاخود کەسێک شتێکی بەسەر بێت مانگبوونێکە شتێکە ڕاستەوخۆ ئەبێ سەرپەرشتی گروپەکە ئاگادار بکاتەوە بۆ ئەوەی کە شتەکە چارەسەر بکرێت. سەرپەرشتی گروپەکە لە پێش و ئاگادار ئێمە جیهازمان پێیە بۆ ئاگاداریەکەینەوە. بەڵێ هەرگیز لە کاتی ڕۆشتنتانە سەرکەوتن بەسەر شاخە قەت بووە کەسێک لە ناو گروپەکە شتێکی بەسەر بێت کە تۆ وەستان بێتن ئەو حاڵەتە ناخۆشانەمان هەیە بۆ نەشتێکی لێ ئەکەوێت یان بۆمان باسکە شتێک کەس ڕووی یابێت ڕووی داوە ئەو بکە گەشتەکە تۆزێک دوور و درێژ بووە بۆیە کەسێک بۆ نەزەختی دابەزیوە اینجا بێگومان لەسەرمان پێویستەکە ئەو کات هەمویان ڕێستێکی کورد چارێکێک بەیان
20 دقيق بێ ڕستێک وەربگرین بۆ ئەو کەسە بگەڕێتەوە سەر حاڵەتی ئاسایی خۆی و هەندێک شتیشی پێ بدرێ خواردن بخوارد. ئەی قەت لە ڕێگا ئاگاتان لە مەسەلەی مار دوو پشک ئەو شتانەی کە سروشتی نیەتە ڕێگاتان قەت شتواتان بینیوە ئەو دەوڕەشە بینیت؟ بەڵێ من خۆم جارێک بینیم و تقریبا بەسەر مارەکەشە تێپەڕین نەمانزانێ ئەومانزانێ قردەیلەیە هاهی کالە و ئەو کات پێشە و ڕۆیشت بوو ئەو ئاگاداری ئەو نەبوو تقریبا بە دوسێ نەفرێک لە پاش بەجێ مابووین لە بۆ وێ نەگرتنەوە شتانە بۆیە ئەو کات ڕاستەخۆ بە پێشەوەکەشمان وتمانکە ئاگادار بن بۆی هیچ شتێک حاڵەتێک ڕوونەدات. لە هەموو گروپێکی شاخەوانیە هەڵبەتە زۆر جار کەسێکیان لەگەڵە کە فریاگوزاریە سەرەتایەکان ئەنجام ئەدا بۆ ڕووداوێکی نەخوازرا و کە ڕووبات. ماریاخان ئەمڕۆ لەم گروپایە کە بۆ ئەرکاڵەستێ سەربازەکەی نووسراوە فریاگوزاری. ماریاخان با لێو دەست پێ بکەین ئەو شتانە چین کە شاخەوان تووشیان ئەبێت ئەو ڕووداوانە چین کە شاخەوان تووشانە بێت پێویستیان بەو فریاگوزاریانە ئێوەیە. پێ خلیسکان هەیە و دابەزینی شەکرا و لەو حاڵەتانە ئەمە ئەتوانین یارمەتیان بدەین لۆ نمونە ئەگەر شەکرە دابەزی ئەمە ئەتوانین خورمایەکی گچکەیان پێ بدەین هەم سروشتیە هەمش ئەتوانی تەوازنی شەکرەی ئیچا بکاتن و ئەوانەی کە پێشیان ئەخلیسکێن لێ یعنی ئەشکێتن ئەوە لەگێ ئەسن ئەو ئەتوانین ئەمە یارمەتیان بدەین بە ئارامی دایان بنیشینین ئیسراحەتێک بکەن و ئەگەر پێویستی بە خەستخانەی بوو تەلەفۆن دۆ خوارێ ئەەکەین و ئەگەر لە هەر جێک بووین بگەنە کنمان ئەوی بتوانین باشە ئەکرێت لە پێش دەرچوونە ئاگاداریت لە سروشتی ئەو کەسانە بێت کە لە ناو گروپەکان چ جۆرە نەخۆشیێکی درێژخانیان هەیە یا چه حاڵەتێکی ئەوان هەیە کە پێویستیان بە هەنێ فریاگوزاری بێ بۆیە کە تووشی هەر مۆزوعێک ببن کە ئەو کەسێ فریاگوزارە بێت لە سروشتی ئەو نەوعە نەخۆشیە بزانێت بۆیە زوو بە هانایەوە بچێت. ئەمە وەچی ئەوەی فریاگوزاری لە ناو شاخەوانی ئەمە پێش ئەوەی کە شاخەوانەکان بەڕێ بکەون ئەمە پێویستە لەسەرمان بلیان بپرسین ئایا هیچ نەخۆشێکی درێژخایانیان هەیە یان ئایا ئەگەر هەیەیان بیتن هیچ هەبوو دەرمانێکی دکتۆریان پێ لەوەی ئەمە ئاگادار بین ینی هەر شتێک بیتن بتوانین یارمەتی دەریان بین. باشە ئەوکو خۆتان لەگەڵ خۆتانە چ کەرەستێکی سەرەتاییتان پێیە وەکو دەرمان برینپێچی مەسەرەن بۆ شکاوی بۆ پێکان یا دەرمانێکی سڕکەر چیتان پێ ئەو شتانەتان پێ عادەتەن؟ طبعاً سڕکەرمان پێ برین پێچمان پێ بەس ئەگە حاڵەتەکە زۆر بوو ئەمە نەتوانی لە جێی دکتۆرێکدا بنیشین و ئەو شتانە بکەین مەجبور دەبی ڕەوانەی خەستەخانەیان بکەین. باشە هەرگیز شتی وا بووە کە حاڵەتەکەونە ئاستەم بێت پێویست کات کە ئیسعاف بێت ئایا کە تەلەفۆنەکەن ئیسعاف بە ئاسانی ئەگاتەلاتان چکە تۆ لە شوێنێکی زۆر سەخت و بەرزان بە ئاسانی ئەو فریاگوزاریان ناگاتەلاتان؟ الحەمدلله تا ئێستا شتیوان ڕووی نەدایە بەس ئەگەر ڕوژ بداتن طبعاً ئەمە ئەگەر لە جێکی زۆر دوور بین فریاگوزاری ناتوانانی زۆر زوو بگاتەکردن بەس ئەتوانیتن لە ماوەیەکی کورت مناسب بگات پێمان. ماریاخان ئامۆژگاری چییە بۆ گروپە شاخەوانەکان کە یا بە تایبەتی ئەو گروپانەی کە وەکو خۆتان ئافرەتن لە سۆرانن لە کۆیە هەیە لە سلێمانی هەیە ئامۆژگاری چییە لە کاتی دەرچوونە بەپێی پسپۆرەکەی خۆتان؟ ئامۆژگاریم ئەوەیە کە هاتن هەموو لەگەر ئێک بڕۆن یعنی نەک ببیتن یەک ئەوها بڕواەک ئەوها بڕە چکە ئەمە لە حاڵەتی چیداینە ئەمە بەرز ئەڕۆین زۆر ئەڕۆین لەوانەیە کەسێک بەربیتەوە لەوانەیە کەسێک تووشی شتەکی نەخوازراوە ینی لێ ئامۆژگاریم ئەوەیە لەگەڵ یەکدی بڕۆن باشترە لەوەی تووشی هیچ حاڵەتەکی نەخوازراو نەبن ئەگەر بۆشن خوانەخواستە ئەمە بتوانین زوو بیانگەینێ. زۆر سپاس سپاسی ئەو ئەرکە پیرۆزاکەین کە گورتتانەتە بەرد هیوای سەلامەتی بۆ ئێوە و بۆ هەموو شاخەوانەکان لە کاتی دەرچوون و گەشتیانە زۆر سپاس.
أوادم كردستان عزيز وطن عزيز وطن عزيز وطن جمجانا سيد الخيام شاخان ربي أوادم كردستان عزيز بهارا عزيز بهارا بهارش عزيز جشني دلدارا دستاك البينا وبابروي بونا أوشاك وزارا بونا أوشاك شانس خان سرتەی بەرنامە قسە باسێکمان کرد باسیەوەت کرد ئێمە ئەمانوێ ئەو بسلمێنین کە اعتماد ناکەینە سەر پیاوە خۆمان نەتوانین بینە ژینگە و بەسەر شاخا سەرکەوین لە وەرزی هاوینە کول لە زۆرە کە کولەتان بینی چیەکەن ئەمنیەک بە خۆم لەیت ئەوەکە نات لە کولە ناترسی لەیت ئەو ئاژەڵێ کولەیت ئەوە کولە ئاژەڵ نییە ئەوەی کە قەینا بازەکە ئەیا ئەمانی تیژەڵی مشارە ئاوا بۆ چیەکەی لەو کات نا من هیچ کێشەکەم نیە دەگەر سروشت وە ژینگەەوە هەرچەر ئاژەڵی بچووک و گەورە کێشەم نییە کاتە باسی تەعەقلومەکەین چۆن لەگەڵ ژینگە ئەتوانن هەماهەنگی بکەن چۆن کاریگەریەکانی ژینگە لەسرت بە خۆشیەکانی بە جوانەکانی بە مەترسیەکانی ژینگە هەر ئەوە نییە شتێکی جوان بێ ژینگە مەترسی زۆرە لەگەڵ مەترسیەکانیە چۆن خۆتان گونجانوە ئێمە کە دامانە کە بە ئافرەتەوە و یعنی بەگەشت بڕۆینە ناو ژینگە بێگومان ژینگە دەبی پارێزین سەرەتای هەموو شتێک کامە لەو ژینگێدا چێژ وەرەگرین دەبی لە پاش خۆشمان بەخانی بەجێ بێڵن و هەماهەنگیشمان لەگە ژینگەوەیە بتوانین هەر ئاژەڵەکەەوە لە بندستی خۆمانە چکە هەر ڕووی جوانی تێدا نێژینگە بابرن هەر باش بی و لەو نمونە ئاژەڵەی درەندە هەیە لە شوێنە سەختەکانیان لۆ دەبێتیان شتە ئەمە دەبی ئەو کاتە شتی خۆمان هەیە شێوازی بەرەنگار بوونەوەت بۆ حاڵتانە چۆن بۆ حاڵەتی بەرانگار بوونەوە لەو نمونە ئەگەر هەرسمانەوە بێتیان ئەگەر بابلێن لەوەی گەورەتریشمانەوە بێت گورگەشتەکە ئێمە دەبی بە شێوازێک هەڵسوکەوت بکەین لە جێ خۆمان ئەوە بمینێنیانی نبینە بەردی تێبگرین نبینە غار بدەین ئەوە زۆر زۆر غەڵەتەکە ئەمە ئاژەڵەکە بینی لەبەری هەردین هەر ئاژەرێک لی بترسی کاردانەوەی چکەوی چکە ئەمە مرۆڤین ئاژەڵ لە ئێمە ترسێ نابی ئەمە لە ئاژەڵ بترسین بەس کاردانەوە شەبیکات و ترسی تو یعنی لەو کاتەداوەی و ئافرە دەبی ئەمە بوێر بین لە بەرامبەر ئاژەڵەکە بوەستین هیچ شێشە نیە ڕاوەستی هەتا 2 دقە ئەگە هێرشیشی کرد نەشێوەین باش لەم ڕۆژانە قسە و باسێکی زۆر زۆر هەیە لەسەر مەسلەی سەگی بەرەڵا بۆ نمونە یەکێک لە نمونونەکان و ئاژەڵانە سەگی بەرەڵای کە زۆر جار پەلاماری مناڵ ئەیان پەلاماری گەورە ئەیان هەڵبەتە لە سروشتا بەدەر لە ناوشار لە سروشتیشا زۆر جار گەلە سەگی زۆر هەن بە ڕەوە سەگ هەن ئێوە قەت تووشی ڕەوە سەگ بوون یا ئەگەر تووشی بن چ کاردانەوەیکتان هەیە ئەوان چ کاردانەوەیچان ئەبێت چۆن ئەتوانی خۆ بپارێزی لێی زۆر باشە وڵای ئێمە وەکو تا ئێستا بە گروپ هیچ شتێکم لەو شەوە توشمان نەبووە بەس بەخۆ بە شخصی خۆمان بەڵێ لەوانەیە جاروایە توشمان ب لەوانێ ئەمە کاتێک لەگەر خانەوەتەکمان گەشتمان کرد گورگمان هاتە پێش بە زۆر بە هادئی زۆر لە سەرخۆیی لە بەرامبەرمان وەستا کە ئێمە لە بەرامبەر ئەوان وەستان و ترسمان نەبوو گورگەکان لە جێ خۆیان کشانەوە زۆر جار بەفرێکی زۆر ئەبارێ ئێوە وەکو ئافرەت چۆن خۆتان ئەگونجێنن لەگەڵ ئەو کەشە سەختاناگەر لە پڕێکا بارانێکی زۆردا ئەکا لەسەر شاخن بەفرێکی زۆر ئەبارێ بەسەرتانە زۆر جار ترسی هەرس هەیە ئێوە چۆن ئەتوانن خۆتان بپارێزن پێشوەختە خۆتان بۆ شتانە حازرەکەن بەڵێ خۆن حازرەکەن لە بەرەوەی کە ئەمە ئەچینە ئەو جێی کە ئەنەوێتن دەبی بزانین کە لەوێ بارانە یان بەفرە هەر شتێک بی و خۆمان ئامادە ئەەکەین بە باشی و هەندێک شتی زستانەمان هەیە جێبەجێ ئەەکەین ئەی بین لەگەرە خۆن لە ئەوی بتوانین سەرکەوتوو بین باشە یعنی کەواتە پێشوەختە کەرەسی خۆتان ئامادە ئەکەن و لەگەڵ ئەوەشە هەڕەمەچی ئەڕۆنە شوێنانیان ڕێبەر ئەبن لەگەڵ خۆتان نا ڕێبەرە بین لەگەر خۆن و ئەچین چاو لە کەشناسی ئەکەن بزانم جەوی ئەوێن دەرا کۆ ئەچینە شوێنەکە لە خەڵکی ئەو گوندا لەگەڵ ئەوان قسە ئەەکەین و پێیان ئەڵێن بزانین جەوەکەی وێن دەرا کووە و بە کۆمەڵیش ئەچین ئالان خان یەکشت هەیە ئێمە لە هەموو بەرنمەیەکا کە کردومانە
زۆر جار پەیاممان هەیە لەو پەیامانە زۆر کەس هەموو کەسەکان کە پەیامیان هەیە جەخت لەوە ئەکەنەوە کە ژینگە ئەبێ لە سکتەری پەروەردە هەبێت ئەبێ لە مەکتەبەکانە بخوێنرێت بۆی کە خەڵک ڕێز لە ژینگەی خۆی بگرێت ژینگەی خۆی بە جوانی ڕابگرێت سەرۆت و سامانی ئەم وڵاتە بە هەدەر نەڕوا بۆ شێوازی کە ئێمە کەوتوینەتە ڕنینەوەی هەموو شتێک ئەڵێ ئەبێ لە ڕۆزەوە لە پەروەردە بە دیراسە بخوێنرێت جەنابەت وەکو خوێندکارێک هیچ منهەجێکتان هەیە کە باسی یان ئەو ساڵانی کە خوێنی بێتان هیچ منهەجێک هیچ دەرسێک باسی ژینگە بکات ژینگەی وڵاتەکە چۆن ئەپارێزی یان دەرسێکی تایبەتی یان وەرکشۆپێک ئەو شتانە و بەدی کردووە هەیە بەڵێ هەبووە زۆر دەستخۆش ماوەستە نەمام دەکەین کە راپۆرتێکی بە ئێمە حازر کرد لەسەر ژینگە و بەڕاستی زۆر سوتمان لێ بینیم کە تەماشام کرد بۆشم نوویسی وڵا گوتی دەستخۆش دەر ئەوەی زۆر باش نوویسە یان باسی سروشتی کورسانی دەکرد و بەڕاستی زۆر سەرنجڕاکێش بوو زۆر جارش لەگەڵ گروپەکانی مامۆستا شاناز چوینە دێرەوە بەڕاستی زۆر خۆش باشە لەو کاتی ئەو مامۆستا بەڕێزە کە دەرس لەسەر ژینگە تەلەبەکان ئیسیجابیان چۆن بوو لەگەڵیا چۆنێک سوودیان لێ وەرگرت بەڕاستی زۆر سوودیان لێ وەرگرت ینی هەندێک کەس هەبووە لەمە قوتابخانە خاشەکی فەرداتە سەر خاکەوە بەڵام کە لەو کاتێک کە راپۆرت تویشتی بە حازر کردێ بەڕاستی زۆر ئەوە بوونە خایەن بوونە یعنی زۆر سوتمان لێ بینیەوە ئەی ئەم سوودە گواستانەوە بۆ چواردەوری خۆتان دەروی مەکتەب بەڵێ ینی کە چنەوە ماڵەوە بۆ خوشکبراکانمان باسمان کردو بۆ دراوسەکانمان یان دەبی ژینگە زۆر بەخایەنی زۆر بە جوان ڕابگیرێت شانازخان ئەمە لێکێک لە بەرنامەکانمانە کە ئەم زستانە لە چیای حەسەن بەک بووین چەند چالاکێکی ژینگەی لەوێ کرا من جەنابتیشم لەوێ بینی گەنمتان پێبوو ئەتان ڕژ بۆ باڵندە کێویەکان ئێو بەدەر لە شاخەوانی لە گەشتانی کە ئەیکەن چه چالاکێکی ژینگەی ئەکەن چالاکی ژینگەی بەردەوامتان هەیە لە وەرزەکانە بەڵێ ئێمە وەکو فیدراسیۆن با قسە بکەم چکە من ئەندامی ئەوانم چەند چالاکی ژینگەیمان هەیە بۆ نمونە سەریۆ شتێک پاراستنی ژینگەیە دوای ئەوە هەر شوێنێک ئاژەر لێبیبوون شوێنێکیویەکان کە خواردنی پێناگات دۆ نمونە گەرمە جاری وا هەیە شتی واشمان دروست کردە لەوێندەر ئاومان نۆ تێکردینە هەنی بتوانانی بێتە هۆی ئاوی باران لێکۆ بێت و ئاوشتی لێ بخۆنەوە بەدەر لەوەی کە ئەو گەنمە لە ئەو ئاژەڵانە ڕوەکرێکە لی ئەخۆن پاشماوەکەشی لەوانەیە لە خاکەکە شین بیتەوە خاکەکە سەوسکات و لۆ جاری دابێت ئاژەڵانتر ئەوەی لێبنی سوودی لێبینی و هەندێک شوێنشمانە هەندێک چیامان هەیە داروبار لێ نمایە ینی بنبڕ بووە ئەمە وەکو شاخەوان بە گروپ هەرستین داروبارە بین لەو شوێنانە ئەچەقینی کە شوێنی ئەوەی لێ نەمابی یعنی ڕوەکی لێ نەمابی شتی لێ نەمابی ئەچین ئەو شوێنانە ئاوادانەکەینەوە و زۆر شتی دیکەشەکەن چالەتیشمان زۆرێ وەکو خایەنکردنەوەی ژینگەیە بە کۆمەڵە رەسین هەموو ئەو شوێنانە کە پیسکراون بەداخەوە خەڵکی ئێمەکە هەر شوێنێک خواردنی لێخۆ بەجێ دێڵێ بەس ئەمە زۆر جارەستین بە گروپ هەرستین ئەو شوێنانە پاکەکەینەوە باشە بەدەر لە گروپی خۆتان و لە فیدراسیۆن ئەمانە ئێوە هیچ وەکو خۆتان وەکو ئەم گروپی بێلا هیچ وەرکشۆپێکەکەنەوە بۆ خەڵکی ئاسایی کە زۆرترین ئێوە بەرکەوتتان لەگەڵ سروشت و ژینگە هەیە هیچ وەرکشۆپێکەکەنەوە تایبەت بێ بە ژینگە پارێزی دەورات بێت لە ڕووی ژینگە پارێزی و ڕێنمایی خەڵکی ئاسایی بکەن بەڵێ ئێمە وەکو گروپ هەتا ئێستا هیچ وەرکشۆپێکماندانە ناوە بەڵام ئیشاڵە چونکە تازە دامەزراوین زۆر لە مێژەنی دامەزران بەڵام لە بەرنامەشماندایە لە ئەوەدا بەرنمەیەک بکەینەوە کە گەنجانی خۆشمان بەشداری بکە هەم خاوێنکردنەوەی ژینگەیە هەم بتوانین شتی زیاتر بکەین هەر سروشت چی پێویستە ئەوە بکەین یانەوە ئەو شتانە باسی ئەو دار و نەمامانە و کرد کە ئەیبەن لە سروشتا ئەیچەن ئەمە دابینکردنی ئەم دار و نەمامانە لە چۆیە خۆتان لەسەر حسابی خۆتان دابینەکەن یان مەسەلەن بەڕێوەراتی دارستانەکانە یارمەتیتان ئێن ئەم دەستکەوتنی ئەم نەمام و دارانە لە چۆیە جاری وا هەیە کەسانێکی یارمەتیمان جاری واش هەیە ئەمە خۆمانە ناو خۆمان کۆبینەوە و بەرەپارەیەک دابینەکەین ئەتوانین ئەو شتانە بکڕین و بتوانین جێبەجێی کارکان خۆمان جۆری ئەو نەمام و دارانە لەگەڵ هەڵکەوتەی شوێنەکان دیاریتان کردووە پێی هەڵکەوتی شوێنەکان جۆری نەمامودارەکان دیاری بکەن چکە لەوانەیە هەنێک
سروشت و هەنێک هەڵکەوتە بەکەڵکی هەنێدارنێت ئەوە ڕەچاوی ئەواکەن ئەمە ڕەچاوی شوێناکەن ئەو شوێنە پێشتر کەسێک ئەنێرین ئەو شوێنە ینی تاوتویەکە خاکەکەی چیا شتەکەی چۆنە لۆی ئەمە بتوانین ئەو دارێکە لەوێن ئەچەقینین بتوان لەگەر ژینگە ئەوێن دەربگونجێت چکە دارمان هەیە لە جێی وشکە ئاوی لێ نیە دەبی بتوانانی بژیت لەوێن دەر چونکە خۆرسکێن لەوێن دەر ئەژیت ئەمە ئەو شتەمان کردێ بەڵێ ئەو شتانەشەکەین جێی بە ئاوبی داری پێویست بێ دەر لێ چین جێ بێ ئاویژبی داری بێ یەک شتیکە کە زۆر گرنگە لەم وەرزەوە بیزات کە ئیتر گروپە شاخاونەکان لە دوای وەرزێکی زۆر سەختی زستانەوە کە کەم کەم ئەچنە دەرێ کە لە بەهارەوە دەست پێەکەن بە درێژای هاوین و پاییز ئەم کەژووچێوە ئەم ڕز و باخانە بەروبوونێکی زۆری تیا هەنێکی خەڵکانێکی سروشتیە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بەروبوومانە ئەکەن ئێمە وەکو خۆمان من بەرپرسم لە خۆم بەرپرسم لەوانێکە لەگەڵمدا کە ئەسینە شوێنێک بە جوانترین شوێنە ئەو شوێنە بەجێدێرن و بە جوانترین شوێن هەنی بە جوانترین شێوە ئەڕۆینە ئەو شوێنە بە هەمان شێوە نایە لە قوپۆپەکان بشکێنین کە ڕەنگە شتە گوبینین خۆمان نەبی ڕاستەگەی خەڵک بێت دەستکاری ناکەین بەس شتێک بی خۆرسکبی شتەکە بە جوانی خواردنەک بیشتێکبی ئەخۆین و دوای بە جوانی بەجێ دێرین و ئەوە ناکەین کە بچین بەبێ زەمیرانە زۆر شتیوام دیتە بە داوای لێبردنەوە خۆتان ئەوەندەی کە بەخەتر حەزی خۆت چەندت خوارد ئەوەندەی لەگەر خۆشت ببەست لە قوپۆپەکان مەشکینە چونکە لەو ساری داهات و هیچ بەرەک ناگریتن یان هەندێک کەسم دیتە ئەچتە سەردارەکان لە قەشکینی و نازام بۆ ئاگرکردنەوە ئاگرکردنەوەکەن لەگەڵ ئاگرکردنەوەی ئەو داروشتا چۆن چۆنی ماماڵەکەن ئێوە ئەمڕۆ زانیم لەوەی کە هەموو تەباخی بچکۆلەتان پێبوو ئاگرتان نەکردەوە ئەمە بۆ ئەمە نامانەوێت ژینگەکەی خاک پیسکەین ئەگەر ئاگرمان کردەوە ڕەنگە چکە پێویستەکە زۆر جاروا هەیە پێویستە ئاگر بکەیەوە بەڵام 100% هەموو کاتێک نا ئەو کاتێککە پێویستمان پێ ئاگرەکەینەوە زۆر جار ئەبینی ئەمە بەجێ دەریانە بیرچنەوەیەکان ئەو پشکۆیەکە لێن دەربەجێ مینێتن ئاگر بکرێتەوە یان ئەو شوێنە ئاگری گری لێبەربیتە زۆر شتیوامان دیتە ئەمە لەبەر ئەوە زیاتر ئەمانەوەی خاکەکە پارێزین ئاگری لێ نەکەینەوە بۆ خاک پیس نەکەین هەر کەسەی خۆمان بەشی خۆمان تەباغی خۆمان پێ ئاگریتی پێەکەینەوەەوە ئەگەر پێویستیشمان پێ بوو لە بنی شتێکدا ئەنیان ئەتوانین بەردێک ڕێزکەین نێڵن پوشی لێبێت ئەو بەردانە ڕێزەکەن و سەبەردەکە ئاگرەکەن و نامانەوێت شتەکان زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئەم گروپە جوانە هیوادارم بەردوام بن هیوادارم پەرە بسێنن ئافرەت و کچانی زیاتر بێتە ناو گروپەکەتانەوە شوێنەکانی تری کوردستانیش هاوشێوی ئێوە گروپی وا دروستکەن بەس نەک وەکو جیاکاری وەکو بیرۆکەی کە ئەڵێ ئێمە هەین ئێمە بتەوین ئێمەش دەتوانین احتیمات بکەینە سەر خۆمان دەستان خۆش بێ سۆفی بەسێتی ڕاستی مەپۆشە وەرە لەگەڵ من پێکێ بنۆشە ئێرە بۆ ئەولا وەکو مەزرایە کلۆشەی ڕیشەچی لێ دەرنایە سۆفی بەسێتی ڕاستی مەپۆشە وەرە لەگەڵ من پێکێ بنۆشە ئێرە بۆ ئەولا وەکو مەزرایە کلۆشەی ڕیشەچی لێ دەرنایە کاتێک کچەکانمان دێنە سروشت بە خەندە ئەبێت خەندێکی زیاتر ئەکات بۆمان لەگەڵ خەندەی جوانی سروشتی ئەمڕۆ کۆتایی بە ئەڵلقەی ئەم جارەی گەشتوان دێنین تا ئەڵلقەیەکی تر خەندێکی تری سروشت بەیەک دەگەینەوە هەرشاد و بەختەوە بێ خەمی بمرا گۆشەی تاریکی مەیخانە بگرە بەبێ خەمی بژی بەبێ خەمی بمرا گۆشەی تاریکی مەیخانە